سڵاو لەبێ سڵاو لە تۆش زۆر سپاس مەمنون چۆنە هاتووی بۆ فامیلی مۆڵ و بە تەنیا لێرە دانیشت بووی وڵای هاتم جەوێک بگۆڕم باوەی با نعنی هەر ڕەمەزانە لە مارێ بێزاروی ئەنی گوتمان با بچین پیاسەیەک ناو فامیلی مۆڵ بکەین باشە لەگەڵ کێ هاتبووی وڵای لەگەر خوشکم لەگەڵ خوشکت هاتبووی باشە دیارە خوشکت چۆ بۆ بازاڕیکردن بەڵێ خوێندکاریت بەڵێ لە پۆلی چەنی وڵای دوو لە پۆلی دوی باشە ناوی تۆ چییە؟ یونس کاگیۆنس بەخێر هاتی کاگیۆنس شتێکی خۆشم پێشکەش ناکەی ئەخر وەکو چی وەکو ئەوەی کە بۆ نمونە نوکتەیەک بێ بەسەراتێکی خۆش بێ ئەگەر دەنگشت خۆشە گۆرانێکمان بۆ بڵێ گۆرانی نازانم بووە خۆش نێ ئەو گۆرانی وڵای دەزانم بەس نانی دەنگم خۆش نێ شتێکی خۆشم پێشکەش ئەەکەی تۆ وڵاهی وەکو چیرۆکێک شتێک بێ بەسەرهاتێکی خۆش باشە ئەگەر نا بە من تۆ یەکسەر چاڵنجێک بکەین وڵایی با چاڵنجەکە بە خۆش لە وەرشا باشی وڵایی باشم لەخوای بزێن باشە یاریزانێکت پێ پیشاندەم بە منداڵی ئەتوانی بیناسیتەوە ناوڵە ناوەڵە زۆر سەیری نعنی تۆپانە ناکەم بەس نعنی وچی یاری ئەوە باڵند دوور ئەوانە تەمەشاکە مەنا سەیری ناکەم باشە مادە بە یەکسەر پرسیارت لێ بکەم باشە چ ناوێکی مرۆڤ زۆرترین کەس بۆ ناوەوە ناوندراوە محەممەد وڵا کاگیۆنس تۆ زۆر زیرەکی لەخوای بزات وڵای هەر باش باشە زۆر باشە دەستەکان خۆش بێ ناوی محەممەد کە ناوی پێغەمبەرمانە زۆرترین کەس ئەو ناوەی لەندراوە دەستەکان خۆش بێ زۆر سپاس یعنی تۆ سێچم پێشکەش ناکەی وڵایی برێم چی وەکو چیت پێشکەشکەم وەڵای تر بەدڵی خۆت ئەوە شتێک نعنی پێشکەش دەکەم هاوڕێیەکەم هەیە ئەوە زۆر دەگەڕێ نایی لە لای ماڵی ئەجا وەختی دەگەڕێن بۆ نم ناوی چیەکە چیچینگۆ ببینی یەکسە دەرێ کورە مردم هەندی سعات ئەزەی وادارم سێری نەکەی یعنی سەری کرد نەکەی ئاوا ونیە چی برێ معدە دەرێ مردم هەندی سعات دەکەم میوادای مەگەردیتی نایوە خۆی دابستەوە دەبات تاو دەستەکان خۆش بێ زۆر سپاس گەر هاوڕێیانم خەڵاتەکەم پێ بدەن